منارەی مەلەویەکەی سامەڕا کە تەمەنی 1000 ساڵە و بە یەکێک لە شوێنەوارە دیار و بەرچاوەکان لە عێراق ناسراوە بەهۆی پشتگوێخستنیەوە خەریکە دەڕوخێت. مەلەویەی سامەڕا لە عێراق مێژووی بنیادنانەکەی بۆ سەردەمی عەباسیەکان دەگەڕێتەوە و لە ساڵی 90ەکانەوە لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە خراوەتە لیستی سوورەوە کە تایبەتە بە شوێنەوارەکانی جیهان. هاوکات شوێنەوارناسان هاوڕان لەسەر ئەوەی کە منارەی مەلەویەکەی سامەڕا باشترین شوێنەوارە کە لەلایەن عەباسیەکانەوە لە ساڵانی نێوان 848 بۆ 852 پێش زاین بنیادنراوە. لە بنەڕەتدا منارەکەی مزگەوتی سامەڕا لەلایەن خەلیفەی عەباسی متەوەکیل عەلە الله لە ڕۆژاوای سامەڕا دروست کراوە کە بە گەورەترین مزگەوت لە جیهانی ئیسلامی هەژمار دەکرێت. مەلەویەی سامەڕا لە سەرشێوەی لولە دروست کراوە کە بەرزیەکەی 52 مەترە کە بە دووری 27 مەتر دەکەوێتە باکووری مزگەوتەکەوە. بەهۆی ئەوەی بە درێژایی دەیەکانی ڕابردوو مزگەوت و منارەی مەلەویەی سامەڕا خراپ بوون و داڕوخاون بەردەوام پێویستیان بە نۆژنکردنەوە هەیە. لەمبارەیەوە مێژوونووسی عێراقی عومەر محەممەد هۆشداری دەدات لەوەی ئەگەر مەلەویەی سامەڕا نۆژن نەکرێتەوە ئەوە دەڕوخێت. عومەر محەممەد گوتی ئەگەر بەردەوام مەلەویەی سامەڕا نۆژن نەکرێتەوە ئەوە زوو یا درەنگ دەڕوخێت. لەمبارەیەوە گوتەبێژی نووسینگەی ڕێکخراوی یونسکۆ لە بەغدا زیا سوبحی ڕایگەیاند لە ساڵی 2003 منارە مەلەویەکەی سامەڕا پێویستی بە نۆژنکردنەوە هەیە. زیا سوبحی بۆ ئاژانسی ئەنادۆڵ گوتی لە ساڵی 90ەکانی سەدەی ڕابردووە منارەی مەلەویەکەی سامەڕا لەلایەن ڕێکخراوی یونسکۆ خراوەتە لیستی سوورەوە کە تایبەتە بە هۆشداری لە مەڕبوونی مەترسی لە سەرداڕوخانی شوێنەوارەکان لە جیهان. بەڕێوەبەری نووسینگەی یونسکۆ لە بەغدا ئاماژەی بەوەدا کە لەبارەی گرنگی نۆژنکردنەوەی شوێنەوارەکان لە نێوانیاندا منارە مەلەویەکەی سامەڕا ڕێکخراوەکەی راپۆرتی داوەتە حکوومەتی عێراق. گەشتیاری ئاینی لە عێراق گەورەترین پشکی لە گرنگیدان لە ڕووی گەشتیاریەوە بەرکەوتووە. لە گەڵاوشدا هێشتا شوێنەوارە گەشتیاریەکان پێویستیان بە گرنگی زیاتر هەیە. لەمبارەیەوە عومەر ئەحمەد مامۆستای یاریدەدەر لە کۆلێژی شوێنەوارناسی لە زانکۆی سامەڕاوە بەپێویست دەزانێت کە هەوڵەکان زیاتر بۆ گرنگیدان بە شوێنەوارە گەشتیاریەکان بخرێتە گەڕ و گوتی شوێنەوارە گەشتیاریەکان لە عێراق و بە تایبەتیش ئەو شوێنەوارە ئاینیەکان پێویستیان بەوەیە لە ڕووی نۆژنکردنەوە زیاتر گرنگیان پێ بدرێت. لە ئێستادا منارە مەلەویەکەی سامەڕا گەشتیارێکی زۆر لە دەرەوە و ناوەی عێراق ڕووی تێدەکەن.